کازم سەرایەفی ئەو شێخە عەرەبەی شاری بەسڕەیە کە خوان و میوانداریەکەی بۆتە جێگای سەرنجی میوانانی جامی کەنداوی 25. سەرۆک هۆزی سەرایف تەمەنی 43 ساڵە، ڕۆژانە پێشوازی لە 200 هاندەر و کەسایەتیە دیارەکانی وڵاتانی کەنداو دەکات. ئەرکی خواردن و مانەوەیانی لە ئەستۆ گرتووە. یەکەم شت بە خێرهاتنیان دەکەین و بەخێر بێن بەبێ هیچ ئاماند و مەبەستێک بەخشندەیی و بوێری سیفەتی عەرەبن. ئێمەش عەرەبین و ئەوانیش برای عەرەبی ئێمەن. بەخشندەیی و بوێری سیفەتمانە. ئەوەی ئەمڕۆ دەبینی هەموو ڕۆژێ دووبارە دەبێتەوە لە نێوان نیوەڕۆ ئێوارەدا. سفرەی پڕ لە خوان و قسە خۆشەکانی شێخ بووەتە بەشێک لە چالێکیە باڵکێشەکانی بەسڕا لەم پاڵەوانی تێدا. نحن صار لنا تقريبا اسبوع موجودين في ضيافتهم صراحه قدمونا كل سبل الراحه. نزیکەی هەفتەیە کە ئێمە میوانیانین بەڕاشکاوی خەڵکی عێراق و بەسرا هەموو خزمەتێک و هۆکارێکی حاوانەوەیان بۆ دابین کردوین. بەڕاستی هەموو چرکەیەک لە خزمەتماندان. شێخەکان خوا بیان پارێزێت کەم تەرخەمیان نەکردووە. الشيوخ الله يحفظهم ما قصروا. لە دەڕۆژی ڕابردوودا ئەم شێخە 600 بەرخە و 50 حوشتری بۆ میوانەکانی سەربڕیوە. ئەو ڕناوەستێت و چاوەڕوان دەکرێت ژمارەکە تا کۆتایی جامی کەندا و دوو هێن دەبێت. تاوەکو دەگاتە یاری کۆتایی ئێمە بەردەوام دەبین کە گەیشتە کۆتایی تەواو. بەڵام دوای پاڵەوانەتێکەش ئەگەر میوانمان بۆ بێن دەرگای دیوەخانمان کراوەیە. ئەمە نەنوێ نە نزیکە. ڕۆژانە میوانمان هەیە. ئەمڕۆ بینیم میوانمان هەبوو لە مووسڵ، ڕەمادی، بابل و میسان. کازم سەرایەفی ساڵی ڕابردوو خەڵاتی باشترین شێخی شارەکەی وەرگرت. بڕیاردەری 70,000 کەسە لە هۆزەکەی کە لە شارەکانی باشووری عێراق نیشتەجێن. سەرۆکۆز و شێخەکانی شاری بەسڕا دەیانەوێت لە ڕێگەی میوانداریکردنی میوانانی جامی کەنداوی 25 سەرنجی وڵاتانی دیکە بۆ خۆیان ڕابکێشن بۆ ئەوەی شەرەفی میوانداریکردنی جامی عەرەبی بەدەست بهێنن. محەممەد کارێزی ڕوودا و بەسڕا.